بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على رسوله الأمين محمد وعلى آله وصحبه أجمعين ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار آمين. خوش بسانم حەزەکەم تەسکیرەیەک بۆ خۆم و بۆ ئێوە بیرهێنانەوەیەک ئەوش ئەوەیە کە با لەسەر دوو بنەما ئیمانی خۆمان دانەنێن یاخود ئیمانی خۆمان لەسەر دوو بنچینە دانەنێن بنچینەیەکیان بریتە لە مەدەح ئەوەی تریشان بریتە لە سەرزەنشت یعنی وەختێک کە باست دەکەن باسی ئەوەی کە تۆ کەسێکی ئیمانداری کەسێکی باڵێن خێرەومەندی کەسێکی کە جوان عیبادەتەکەی ڕۆژەکانت باشەگری بەڕاستی نوێژەکانت خوشوعی تایە بە ئەمانە نەبن بە هۆکاری ئەوەی کە نەفسی ئینسان تووشی خۆپەرستی ببێ یاخود بە ئەڵێن ئیمان لەسەر ئەم بنچینەیە دانەنێت چونکە نەفس ئەبێ ئەوەنە ڕاستیەکەی بژی یاخود ئەوەندە لەگەڵ ئینسانە بێ کە هەندێک هەڵسوکەوتی پێ بکە هەڵسوکەوتی دروست ئەگەر نا بە پێچەوانەوە کە تووشی ئینسان تووشی جۆرێک لە لادانی ئیمان و لادانی شەرعیەکە بۆیە بە ئەساسی ئیمان نەبێ بە ئەساسێکی مەدەحکراو یعنی چەندێک باست بکەن تۆ ئیمانەکە هەر لە شوێنی خۆی بێ بە پێچاونەشەوە چەندێک سەرزەنشتت کەن چەندێک تەعنت لێبن بە پیان وابێت کە تۆ ئەوەی کە تۆ ئیماندارێکی ئەوتۆنی واروها ئەو ئیشانەیەکی ئیشەکانی ئیشی زۆر گەورەنین واروها لە میزانی خوای پەروەردگارە بچووکن یاخود با بڵێن خەڵکێک هەیە کە بڕیارەدا لە تەنانەت لە باتی خوای پەروەردگاریش لەوەی کە تۆ ئەو ئیشی کە تۆیەکی ئیشێکی ئەوتۆنیە واروها ئەو با بڵێن ئیشان ئەو کارانی کە تۆیەکی بچووکن و جێگای سەرزەنشتن بۆیە ئینسان ینی نە لە سەرزەنشتە ئیمانی خۆی پێ بچووک بێ و ئیمانی خۆی بچوو کاتەوە وەلە نەبەت حیشا ئینسان ئیمانی خۆی و پێ گەورە بێ و بزانێت ئیشی زۆر گەورەی کردووە خۆشەویستانم خۆشحاڵم کە ئەم ئێوارەیە بە خسمەت ئەوەی خۆشەویست دەگەمەوە لە جێگەیەکی دیکە لە شوێنێکی دیکە کە بریتە لە گوندی خێڵی حەما بەو هیوای ئینشاءڵڵا ئەمڕۆ پێکەوە لە گوندی خێڵی حەما ئێوارەیەکی خۆش بەرینە سەر هەروەها ئێوارانی ڕەمەزانی ئێرە بۆ ئێوەی خۆشەویست بگوازینەوە و سوپاسیش بۆ کۆمپانیای دۆلفینسی کە بەڕاستی پشتیوانی بەرنامەکەی کردین سپۆنسەری بەرنامەکەی کردین فەرموو با پێکەوە لە خێڵی حەمە بین قوربان سەلام عەلەیکم چۆنی قوربان باشی باشی كاك خليفة عمر السلام عليكم. عليك السلام ورحمة الله وبركاته بخير من ستشاو. سپاسانە کەین ڕەمەزان شتان لێ پیرۆز بێت. يا أخوة لي وش قبولوا إن شاء الله لسر خير. بابزانم جارێ لەگەڵ ڕەمەزانە وەزڵ چۆنە؟ الأخوة بس عيب مني. جەنابێت ئەنجومەنی یا مختاری؟ والله فرق يعني أنجمني ومختار يكيكا. بیستوش ماڵن خەلیفەشی. خليفة شنبالي. يعني بليك بڕیوە. بليك بس كذا تو. محفوظ بی ئینشاءڵڵا. خێڵی حەما ئێستا گوندەکە بە تێکڕای چەند ماڵ؟ تقريبا صوصي ماله. سەوسی ماڵ. بابزانم لە ئێستا ڕوو لە ئاوەدانیە یا ڕوو لە چۆڵیە؟ والله باشا الأخوة بجيهم ديما. پێم خۆشە ئەگەر ئێستا بینەرێک بڵێ خێڵی حەمە کەوتۆتە کوێ دراوسێدەیەکانتان کوێیە سەر بە چ شار و شارۆچکەیەکن پێمان خۆشە پێمان بمەناسێنی خلي حما ناحي خرمال نزيك ناحي خرمالو. إمجانا تيك بقوملارو بديكونو بخاجلانو يعني باشور. إمجانا خربانية و خواريش مارو تبكره تبي صفا شاشك قوما هين كل شاشي خوارو تبي صفا خوارو بشارت. کەوتونە نێوانی هەڵەبجە و خورماڵ نێوانی هەڵەبجە و خورما بەڵێ خواریشتانەوە سیروانە سیروانە بەڵێ ناحێ خورماڵە بابزانم تۆ ئەنجومەنی گوندێکی بە مشکیلەی بێ مشکیلەی وڵا لەخوا بەجێ مشکیلەمان نییە
ئەرزی ئێوە حتمما بە دیەکانی تریشەوە مەربوط ینی مەربوطە بە هەموویەوە وایە باشە لەسەر ئاو لەسەر زەوی ئەوانە هیچ مشکلێکتان کێشەمانێ لەخوا بەجیابێ هەموو کەس بیری خۆی هەیە و ئەزوای خۆی هەیە و کێشەمانێ ئەی چەند کەس وەکو نفوس لە خێڵی حەماژی بانگیان تقریبان 600 نفوسی تایە 600 نفوس بەڵێ 350 ئای بنێ نێرە ئەویشی مێ تۆ لە کاتی پێویستە زۆر پێویستیان بە تۆ لە چ کاتێکا بێ وڵی هەر کەسی ئیشی بێ من لە خزمەتیان هەر ئیشێکی بێ لاکایەکی بێ من لە خزمەتیان بێ بەرامبەر ئارە وڵا خی گەورە سەلامەتی کایەخوا ئەی بۆ خۆت بزانم بژێوی ژیانە لەسەر چییە وڵا باشم لەخوا بەجێبێ ماشوەرم و خێزانەکەم ماشوەرە و شەیدانەیەکم هەیە و مەگەر محتاجیم بەخۆی گەورە و بیوتەوە باشە ئەی زرعات و شتی ناکەی زەرحاتێکم تەماتەیەکەین کاڵەکەکەین تۆزی ئەەکەین گەرم و جۆ ئەەکەین نۆکەکەین ئەوە نەیشەکەین ئێمەش دوای خێتان بۆکەین خی گەورە بەفەقتان خێرە سەر چاوەمەش وەکو ئەنجومەنی گوندی خێر هەم بەخراتی کەناڵەکەتانەکەم بەخێر بن سەر چاو بگونەکەمە سپاس دەکەم کاک خەلیفە هیچ پندێکی کوردی هەیە بزانم تۆ چۆنی لێگە دێەوە پند پندەکە تۆ توانی بۆ خۆت بە ئارەزوی خۆت لێکی بیتەوە ئەڵێ باڵوڵی بەغدایە ڕەزا بوو بەکایە کاشیان نەدایە هەر زۆر ئاسانە ئەڵێ باڵوڵی بەغدایە ڕەزا بوو بەکایە کاشیان نەدایە وەڵاوە کوشتێک وایە کە بڕۆی بشتێک و بەدەستی نەکەوێ باشش کرد وەزت چۆنە شکر باشی چاکی کرد باشی سەحەتی چۆنە با یەک پرسیاری لێ بکەم لەسەر ئەو مانگایە ئەو مانگایە جۆرەکەی ئێمە ئازانی کە کوردی نییە بەس چی پێڵێن خۆی مانگسمی تاڵێ دەردی بیگرێ یا لە نەوەنی تر بگرێ شێوە شکلی ئەگۆڕێ بڵێ باشە ئەو مانگایە خۆی لە ئەسڵا چۆنەریە وەڵی پیاڵم فریازیتن بفرێزەکە بڵێم لە کوێوەتی نازان بۆ ینی سیمیتاڵ سیمیتاڵی پێڵێن یا لە ئێرانەوە یا لە وڵاتان یا تورکیان وتی جۆرەکەیشی لەبەر جۆرەکەیە لە ئەم مانگایە کەیزاوە ئەمیڕۆ سێ ڕۆژە تازە باشە بەخێوکردنی قورزنی ئەمە بێ دامە لە ماڵەوە لە وەڕی بیت و لە شوێنان بیبەستیتەوە زۆر ناجوڵێ بەخێوقنی زۆر قورسە بەرە وڵا ئالکی زۆرەوێ بڕۆشی ئەوێ کایوێ هەموو شتێکی ئەوێ پندێکی کوردی هەیە ئەڵێ بەهلولی بەغدایە ڕەزا بوو بەکایە کاشیان نەدایە تۆ چۆن لێگە دێەوە وڵی بڵێم چۆنیە بەهلولی بەغدایە ڕەزا بوو بەکایە ڕازی بوو بەکایە کایان نەدایە بەڵێ مامشە بە هەموو شتێ یعنی سپاس دەکەین با قوربان سپاس دەکەین کاکە چۆنن ئێوە لەو دوورەوە مەرحەبا قەدەغە نییە و سەلام عەلەیکوم چۆن قوربان دەنگ باسە شکر باشن وەستان باشە سەلام عەلەیکوم پێچێت تۆ دوکاندار بی بەڵێ باشە لە کاری دوکانداری ڕازی پێشەکی بە خێراتنتان ئەەکەم یاخوا بە خێر بێن سەر چاوماناتن ئەلحەمدوللا وەڵا سپاس بۆ خۆیانی پیشەکەی ئەمەش زۆر باشەوە لەم کاتێشە بەڕاستی بە بۆنەی ڕەمەزان و زیاتر ئێمە لە خوا بەزیاوێ ئیشەکەمان باشترێکە سپاس بۆ خوا ڕەمەزانان زیاتر چییە فرۆشتێ وەڵی زیاتر لێرا ئێمە بڵین شیرینیمان هەیە شەربەتمان هەیە زیاتر ئەو شتانە زیاتر ئەفرۆشێ لوقمە قازی و بۆ نمونە لوقمە ئەو شتانە زیاتر بۆ بەربان خەڵک بەکاریێنێ ئێستا تۆ نووسیتە ماستی کوردیمان هەیە ماستی کوردی بەشی هەموو ئاوایەکەت هەیە وەڵی تر ئەوەی کە بڵین هەمانە لێرە ئەلحەمدوللا تر خەڵک دانامێنێت بووی تۆ پێم لە ماستی کوردی هەر بە ناو دێکە ئەفرۆشیتەوە یاخود بە دەرەوەی دێ وەڵی ئەمە لە خزمەتی هەموو کەسێکین دامە بەس بۆیە خۆیان مانگاوشتیان نییە وەڵی هەیە ئیتر بڵین ئەسام لادێ ئەمە نیوەی نیەتی یعنی بەڕاستی ئەو نیوەی کێ نیەتی لێرەکە ئێمە هەمانە تەواوکەرین بۆ ئەوان تۆ پێم بڵێ
زۆر باشە چیمان بۆڵی ئەوە ئیخباریان کرد وتیان سەوتی خۆشە لە خزمەتانە ئێوە هەرشێکتان حەز پێ بێ ئێمە لە خزمەتانای دەی بابزانم شتێکی ڕەمەزانیات و ئەوانە چیەتوانی بۆمان بڵێ وڵایی تۆ بۆ خۆت شت حەز لێەوەمان بۆ بڵێ لا بەدڵیەوە قورآنتان حەزێ بێ لە خزمەتانان سروتان حەزێ بێ هەر لە خزمەتان ئەگەر هەردووچیانمان حەز لێ لە خزمەتانە بۆ نمونە شارێکڵین بە باڵای پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هیوادارم ئینشاءالله ئێوەش بەدڵتان بێ و بینەرانیش بەدڵیان بێ لە خزمەتانان بۆ نمونە دەبابچینە مەدینە ئەو شارە چەند شیرینە ئەو شارە چەند شیرینە جێگەی عیلم و جێی دینە جێی گەورەی موڕسەلینە جێی گەورەی موڕسەلینە ئەی قورآنەکەشتەوە بخوێنە وەڵی لە خزمەتانان بەس بڵێ بزانم بە تەرتیل یا بە تیلاوەی وڵی بە تەجویدی یعنی تەجویدم زۆر تەواو نییە ئینسانە بە شتێک هین نەکا بڵێن ینی بڵێن بە هەموو بەڵام الحەمدولله باشم سوپاس بەخوا بۆ نمونە بگەڕین بە سەوتی شێخ عەبدوڵڵا جەهەینی ئەوەی کە پێشنوێژ و ئیمامی حرەمەینە الحەمدولله منش تۆزێک لەوە فێر بووم شتێکتان بۆ خوێنم بسم الله الرحمن الرحيم أقيم الصلاة لدلوك الشمس إلى غسق الليل وقرآن الفجر إن قرآن الفجر كان مشهودا ومن الليل فتهجد به نافلة لك عسى أن يبعثك ربك مقاما محمودا وقل رب أدخلني مدخل صدق وأخرجني مخرج صدق واجعل لي من لدنك سلطانا نصيرا وقل جاء الحق وذاق الباطل إن الباطل كان زهوقا وننزل من القرآن ما هو شفاء ورحمة للمؤمنين ولا يزيد الظالمين إلا خسارا صدق الله العظيم زەباتەوە دەست خۆش بێ بەس تۆ بە پەندەکەشم لەبیر نەچێتەوە پەندەکەمان ئەڵێ بەهلولی بەغدایە ڕەزا بوو بەکایە کایان نەدایە والله داوای لێبر نەکەم دوکانداری ئەبێ شتێکی لەوە لێ بزانێ وڵی ئالم کات و ساتە داوای لێبر نەکەم دەست خۆش بێ کەواتە بنیش با پێویستە دیارێکمە بێت تۆ دوکانداری بەڵام ئەگەر من دیارێکی نالایەقشمە بێ بێ لێم وەرگری وایە هەر بە خۆشحاڵی وە لێتوەرە قوربانجان ئەمە دیاری منە بۆ تۆ دەستەکانت خۆش بێ سوپاس دەکەم ئێمەش دیاریمان هەیە بۆ ئێوارە بۆ ئێوە فەرمون بێنە ژوورەوە باش شتێکتان بۆ حازرکەین بۆ کاتە سەلامەت بێخوا ئینشاءالله بۆ ئێوارەی خوێن دەی لە خزمەتان ناوین بەخێر بێ خوا سەر چاوەکان سەیری مەکەن چێ بە ڕۆژووە چێ بە ڕۆژووە دەست بەرز کاتەوە ئافرین بابزانم ئێوارە چی خۆی نازانین چیتانەیە حەزەکەی چیتان هەبێ تۆ ئەزانی چی ئافرین تۆ کوڕێکی شکوری بەس ئەگەر حەزەکەی چیتان هەبێ ئێوارە بی خۆی لە دڵی خۆتا ئێستا برسی هەیە تینوتە تینوتە خۆ ناشکێنی تا ئێوارە ئافرین بۆ تۆ ئەی حەزەکەی ئێوارە چیتان هەبێ تۆ بابزان پارشەوان بە چی پارشەوەکەی هەڵەسی بە پارشێو لە پارشەوە چی خۆی وڵا چای و برنج و ماس و ئەوان ئافرین بۆ تۆ دەست خۆش ئەی تۆ حەزەکەی ئێوارە چیتان هەبێ نازانین چیتان هەیە ئەی حەزەکەی چیتان هەبێ فاسۆلیا فاسۆلیا
فاصلیا خۆشە بەڵێ چەندێکە خۆی ئەگەر بەو دانێن چەندێکە نازانم قاپەکەی خۆت هەمووی خۆی نەوەڵا نیوێ نیوەی ئەدێ کچە جوان بزانم تۆ ناو چییە؟ شانیا ئەتو سەری کامێرەکە کا شەنیا چۆنیت؟ باشم باشی؟ باڵێ تۆ لە مەکتەبی؟ بەڵێ لە چەندی؟ یەک ئافرین بۆ تۆ ڕەمەزان خۆشە هاتووە؟ باشە تۆ لەگەڵ دایک و باوکت هەڵەستیت پارشێو؟ بەڵێ باشە لەگەڵ یانە نەخۆیت؟ ئاها هەتا نیوە ڕۆژ بە ڕۆژوو بی وایە؟ نیم بە ڕۆژوو نیمە ڕۆژوو نەوەڵا ئەی چیمان بۆڵی؟ چیمان بۆڵی؟ بزانمەتوانی شتێکمان بۆ بڵێ؟ ئافرین بۆ تۆ کاک حاجی محەممەد سەلام عەلیکم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. کاک حاجی هەموو دێک لە قەدیمە کۆمەڵە کەسایەتی تیا بووە کەسایەتی کۆمەڵایەتی کەسایەتی بە ئاوا بڵێن ئەوانەی کە مەسەرەن ئازا و خەڵکیی جەربەزە و بە جورئەت و ئەوانە بوون خەڵکی بەسوود و مشرخۆری تیا بووە یعنی گوند دایمە ئەلەم کەسانە خاڵی نەبووە با بزانین خێڵی حەما لە ڕابردووە ئەلەم جۆرە کەسایەتیانەتان هەبووە. بسم الله الرحمن الرحيم. پێشەکی بە خێراتتانەکەم کەناڵی پێیان بۆ ئاوایی دێ خێلە حەمەیە خوا بە خێر بن بەسەر چاوم من ئەمەوێ ڕۆڵێکی پیاوێکی ئازا و جوامێر و بە هەیبەت کە ئەویش ڕێز عەشەتەکەمان بۆ خوا ئەفریقا خاڵۆ میرزا حەسەنتان بۆ بکەم. خاڵۆ میرزا حەسەن ئەوەنە ئازا و لێ هاتوو خەمی هەرچی خەڵکە خوارد هەموو چون و تۆژەکانی خوارد. بۆ نمونە نمونەیەکی زۆر بچووک باسەکەم کاتی ڕاگوێزان کە دیاهاتەکان لە حیجبی بەعەز ئەمریدا ڕاگوێز بکرێ جەنابی بانگیان کرد بۆ سیروان بۆ ئەمنی سیروان و پێیان وت لەم ئەوەیە ئێوە ئەبێت چەک هەڵگرن ئینجا دێکانتان نەڕۆخێ دێکانتان نەڕۆخێ نەم ئەوەیە دێکانتان ئەڕۆخێ و بارکەن هاتۆ و ئاوایی کۆکرەوتی خەڵکی نەمەند نامەوێ مناڵەکانتان وە یەک بدەمەوە کوشت هەتا ئۆردوگای دانیا و حکومەت ئۆردوگای زۆر ملیەکانی دانیا و لە باریکە و لە نەسر و ئەمانە ئەرزشیانەدایە بەڵام ئەو خۆبڵیشی نەکەرە و ئەرز و شتێ وەرگیرێ هاتۆ زۆرە پەخڕوشانازی وتی داواتان لێ ئەەکەم نەچەک هەڵگرن نەبڕۆن بۆ ئۆردوگاکان هەر کەسێ بارکە بۆلایەک و ڕۆژێکی زۆر تەخت و ناڕەحەت خاڵۆ میرزا حەسەن ڕۆڵێکی زۆر جەریئی بوو بە تایبەتی لە بواری خزمەتکردنی مامەساکانە کە یەک لە دوایەک ئەو مامەسانە هاتوونە خێری حەمە و بڕێکیان ماون لە تەمەنا و بڕێکشان خوا عەفویان کە ڕۆشتون خوا عەفویان کە زۆر پشتی گرتن خاڵۆ میرزا حەسەن پشتی هەموو کەسێکێ کرد یعنی تێکەڵ بوو لە ناو هەموو خەڵکێکە هەر لە گەنجەکان و هەتا پیرەکان. بپرسین ئەی خۆ دوای مێژووی ئەو زاتە بەڕێزە ئەی خۆ ئێستا نابێ دەیەکە خاڵی بێ لەو جۆرە کەسایەتیانە ئێستا کەسی کترتان هەیە کە بۆنی ئەوی لێبێ؟ ئێستا زۆر زۆر جێگەی ڕێز و شانازیە ئێمە کاک تەحسینمان داناوە وەکو ڕێز عەشەتی نەوڕۆڵی لە جێگەی باوکی ڕێز عەشەتمانە و لە هەڵەبجە نیشتەجێیە و ماوەیەک پێشی ئێستاەوە باری کردو تا هەڵەبجە و ئێستا لە هەڵەبجەی و ڕێز عەشەتمانە و پیاوێکی زۆر بەڕێز و زۆر ئازایە و ئەتوانم بڵێم ئەگەر تەواو جێگەی باوکی نەگرچێتەوە کەمێک کەمترە ئەگەرنەوە حاجیسایەکمان بۆ حاجیسا ئەم حاجیسا ئەوەنە ئازا بووە کاتی زڵم و زۆر بۆ خەڵک زڵمی لێکراوە ئەو کاتە کاتی ئەوە بۆ خەڵک بۆ وڵاغ بگەڕە وڵاغەکەی بار ئەکا و نان و خواردنی یەک دوو مانگ لە تۆ خۆیان هەڵەگرێ و بە سواری وڵاغەکەی ئەڕۆ بۆ ئەستەمبول لەوێ سوڵتان عەبدولحەمید حکمی ئێرای کردووە ئەڕۆتە لای و مریشکێک لە تۆ خۆیان ئەوە و پەڕۆباڵی لێ ئەکاتەوە ئەم حاجیسا ئەوەنە ئازا بووە لەوێ سوڵتان عەبدولحەمید ئەفەرمێ ئەم مریشکە چێ پەڕۆباڵی کراوە ئەڵێ ئێمە خەڵکی وەکو خەڵکی شارە زوور وەکو ئەم مریشکە پەڕۆباڵمان کراوە لەلایەکەوە حکومەت ئەوەنە باجی لەسەر زانیاین توانا و جوڵەمان نەما باجەکە بین لەلایەکی تۆ باجەکەی دوو هێندەی تر کردوە ئیمساڵ ئێمە ناتوانین هەر لەوێ سوڵتان عەبدولحەمید بڕیار ئەدا ئەو باجەی لەسەرتانە ئەوان نیوەی ملا برد و ئەو باجەیش ئیمساڵ لەسەرتانە کەس باج نەدا
کاک حاجی لە کۆتایە بە پەندەکە لە جەنابیشت بپرسم ئەم پەندە پندێکە مەسەلەن پێشینان دایانناوە خۆ دەزانین خەڵکی بە ئەزمون دایناوە ئەڵێ بالولی بەغدایە ڕەزا بوو بەکایە کاشیان نەدایە تۆ ئەو چۆن لێگە دێەوە وەڵام من ئەڵێم ئەوە دیارە پیاوێکی ئازا و جەری بووە دوایی کە خەڵک حتابی بۆ نەکردو ینی هینیان نەداوەتێ ئەوەنە شتیان بۆ نەداوەتێ کە بتوانێت لە ڕەوانگەی ئیشەکەی خۆی ئیشکا و بربەست بووە ڕێگر بوون خەڵکی لەو توانە و ئیشا کە بتوانێت بیکە دەست خۆش بە کاک حاجی جان مەمنونین سپاس دەکەین سپاس بۆ کۆمپانیای دۆلفینسی کە سپۆنسەری بەرنامەکەی کردین جەناب دۆکو بیرەوەری لەسەر خێڵی حەمە لەسەر بابەتی ئاوادانکردنەوەی لەسەر کەسایەتی ئاینەکانی چی ئەزانی یاخود با بڵێن وەکو یادەوەری چیت هەیە واللهی ڕاستیەکەی من کاتی خۆی خواافویە کە باوکم بۆی باس کردم خێڵی حەمە ئەم خێڵی حەمە کاتی خێڵی حەمەی ئێستایە بەس ئەوسا ئاوای حاجی عەبدوڕەحمان بووە خواافویان کە ئەم حاجی عەبدوڕەحمانە پیاوێکی لێزان و قسەزان و خوێنەوار و شارەزا بۆ لە ڕووی ژیان و کۆمەڵایەتی ئەو کاتەوە کاک حاجی عەبدوڕەحمان بەپێ ئەوەی باپیرەی من لە خەرپانی مەلا حەمەسەعی بۆ مەلای قوتابیشی عەبدوڵای خەرپانی بۆ یعنی یەکێک بۆ لە مەلا باشەکانی ئەو کاتەی خۆی دیکە حاجی عەبدوڕەحمان هاتووە بە شوێنیا هێنایەتی بۆ خێڵی حەماتە کە باوە گەورەیشم مەلا حەمەسەعی عەمری خواکە مەلا محیدینی ئەبێ مەلا محیدین ژەر کەسێکی ماشەڵڵا شارەزای دین و ئەوانە بۆ ئیتر داوای لێ کردو ئەبێ هەر لێرە مەلاتی تەواوکە بەڵێ ئیتر ئەمە خێڵی حەمە دەیەک بووە ینی دەوری حکوومەتی بینیوە لێرە هەتا هەر دەوری حکوومەتی بینیوە دەیەکی گەورە بووە ینی قەناعەتم هەیە لە پێش 1970ەکانەوە خێڵی حەمە دێ بووە و ئاوەدانی بووە و یەکێک بە لە دێکۆنەکانی ئەم شارە زورە ینی بڕوان ناکەم دێکەوت بێتە پێشی خێڵی حەمەوە بۆ کۆنی کە ئەوسا پیانوتە ئاوای حاجی عەبدوڕەحمان دەیەک بووە کە بناری ڕوبەڕووی خەرپانیە و ینی تاکە دێ بۆ لەم سنوورە ئەمان نزیکی هەورامان بوون هەورامانش وەختی خۆی بژێوی ژیانی خۆیان دابین کردووە خۆ بژێویان هەبووە وابزانین کاریگەری کللتور و هەروەها نەریتی هەورامان و ئەوانش لەم مەنتیقەیە هەبووە بەڵێ بەڵێ دەوری هەیە ئێستا بۆ نمونە ینی ئەمە هەر لە ڕووی کولتوریەوە لەگەڵ هەورامانە زۆر تێکەڵاوین ینی هەتا ژنخوازی زۆرمان هەیە هەم ژماندا بە هەورامی هەم لە هەورامی ژنمان خواستووە ئەوە خزمەتی چاکمانەیە بتۆمانەیە لەو پێناوە ینی کاک میرزا حەسەنیش خۆی گەورە ئەفریقا هەر خزمەتی ئەوانەی لەگەڵیانە بۆ تێکەڵێکی چاکیان لەگەڵیانە بۆ و کۆمەڵەتێکی زۆر باشمان بۆ لەگەڵ هەورامیش و هەم سۆرانیش بەڵێ دەست خۆش بێ سپاس دەکەیت بەس بە من ئینەکەش لە تۆ بپرسم پەندە کوردیەکە بابزانم تۆش شیکردنەوەیەکمان بۆ بکە ئەڵێ بەهلولی بەغدایە ڕەزا بوو بەکایە کایان نەدایە یاخۆ ڕازی بوو بەکایە و کایان نەدایە باڵوری بەغدایە ڕەزا بوو بەکایە کایان نەدایە السلام عليكم. عليكم السلام بخير بن سرچاو. سپاس دەکەم تۆ لە خێڵی حەمایە ژیت باشە ئیش و کاری لادێ چیەکەیت لای خۆم زیاتر ئیشی دایرە و ڕێکخراوەکان ئەوانەیە لەو بوارەیە بەڵام بەعام لادیەکە ئیشی کشت و کاڵ و لە بواری ئەوانە باشە پێچێت تۆ خوێندن تەواو کردبێ بەڵێ وایە چ بەشێکت خوێندووە زانستە کۆمەڵایەتەکان باشە پێچە حەزێکی ڕاگەاندنیشت هەبێ وایە تەئەکید لەو بوارە شار بەردەوامە باشە ڕاگەاندن بۆ خۆشە بۆ باشە وڵا شتێکی باشە ڕاگەاندنەکە هەموو شتەکە ئێستا بەتە سۆشیال میدیا لە بڵاوکراوەکانە تۆ لە هەموو بوارێکە یعنی سۆشیال میدیا دەورێکی باشە بینی باشە بابزانم تۆ لە سۆشیال میدیا چی زۆر سەرنج ڕادشێ وڵی ئەوەی کە ئێستا زیاتر کە دەنگی مەسەلەن میلەت ئەوەی کە لە هەموو بوارەکانی میلەت تاکە ئەیگەێنێ لە هەموو بوارەکانە قسەکان ئەگەیێنن باشە ینی واتە سۆشیال میدیا ڕێگایکی زۆر خێرا بۆ گەاندنی مەبەست و پەیامەکان بەتاکی دوایە باشە ڕووی هەموو بوارەکان کە مەسەلەن بواری پەروەردەیە بواری تەندروستی ئەیتر کێشە و مەشاکیلی خەڵکە ئەبێ سۆشیال میدیا مەسەلەن
بیگەێنی ئەو ئێستا بەنیاز بن بۆ کوێ بچن وڵی ئێستا بەنیاز بووین ئەوە پیاسەیە بکەین پێش بەربانک بۆی تۆزەیە ڕژمان لێ بڕات بەڵام خۆشە ڕەمەزانەکەی خۆشە بابزانم لەگەڵ ڕەمەزانە بینت چۆنە چۆن ڕەمەزان زۆر خۆشە بەڕاستی چونکە جەوەکەی فێنکە هەستەکەم نازانم خۆمان ڕۆژگارەکەی کورتە بەڵام تۆزەیتر شەوەکەی تۆ بینی لەگەڵ پارشێوە چۆنە هیوا هەیە هەڵناسێ بۆ پارشێو هەر سونەتیشە من هەڵەسم بۆ پارشێوە بگرە ئێستا خەڵک هەر ناخەوێتەوە زۆربەی خەڵک وایە ئێستا شتەکە وای لاتووە تۆ بەرنامەت گۆڕاوە لە ڕەمەزانە ینی پێشتر جۆرێک کارت کردبێ یا بەرنمەیەکت هەبوو بێ ئێستا بەرنمەکە گۆڕی بێ بۆ ڕەمەزان بەتاکید هەموو ڕەمەزانە پلانی خۆم هەیە ئەمە بۆ مەسلەی ختمکردنی قورئان و کتێبێکی شەخوێنینەوە ئەوە بەرنامی بۆ دانراوە ئەمە بۆ پلاندانان ینی پلانی تایبەتی خۆم هەیە بۆ ڕەمەزان لە چاو ڕۆژەکانی کە جیاواز پندێکی کوردی هەیە حەزەکەم ئەگەر خوێندنەوەیکی ژنانەی بۆ بکەی حەزەکەم ئەویژەڵێ بەهلولی بەغدایە ڕەزا بوو بەکایە کاکشان نەدایە وەڵای تۆزێ بۆ پندوشت تۆزە باش نی ببوورە دەکەیت مامۆستا جان سەلام عەلیکم. عەلەیکە سەلام و ڕەحمەتوڵڵا بەخێر وێنە خوا. سەبارەت بە پیشەی مامۆستایی بەبزانم پیشەیەکی دڵخۆشکەرە ئینسان کە مامۆستا بێ هەست دەکا کە کاریگەریەکی باشی هەیە لەسەر کۆمەڵگاکەی لەسەر ئایندەی کۆمەڵگاکەی. بەڵێ سەرەتا بەخێراتنتان دەکەم بۆ پیرۆزمەی مانگی ڕەمەزان لە هەموو مسلمانان و مسلمانی ئەم گوندەکەم بە تایبەتی پیشەی مامۆستایەتی پیشەیەکی پیرۆزە هەر لە دیێر زەمانەوە تا ئێستا چونکە ڕۆڵی گەوری بینە لە کۆمەڵگا لە ناو بە تایبەتی نەتەوەی کووردا ڕۆڵی باشی بینەوە ینی هەر لە سەرەتاوە هەتاوەکە ئێستا نەوەیەکی باشی پەروەردە کردووە لە منەڵانە لە قوتابیانە ئەو بە ئێستاشەوە بە هەل بەرداوام ئینشەڵا. مامۆستا جەنابەت لە خێڵی هەمە مامۆستای بابزانم تەلەبەکانت بابزانی قوتابیانی ئەم گوندە قوتابێکی جۆڕادێرن قوتابێکی زیرەکن احترام لە مامۆساگرن ینی چۆن وەصفی قوتابیەکانت دەکەی لێرە؟ بەڵێ خۆ خەڵکی ئێرەم مامۆستاشم لە گوندەکە بەڵام لە دەرەوە دانیشم لە هەڵەبجە دەشەی دانیشم الحەمدولیلا قوتابیانی ئێرە و منداڵانی ئێرە زۆر باشن لە تربیەتە لە ئەدەبە طبعا ئەمەش ئەرکی سەرەکی مامۆسایان بووە نەوەیەکی باشیان پێگەیاندووە و چەند جیلێک لە مامۆستایان و فەرمەبەران و قوتابی لە ئەندازیاران و دکتۆرەمان بەرهەمێناوە ئینشەڵا لەخوا بەزایسە لە ناو هەموو کۆمەڵگا خزمەتەکەن ئێستا بەردەوامی لە پیشەی خۆمان و ئەوە ئەرکی سەرشانی خۆمانە. چەندە دڵخۆشە کە تۆ لە گوندێکی وەکو خێڵی هەمە مامۆستای؟ وڵا زۆر دڵم خۆشم چونکە من ئێرە خاڵکو خۆم هەر لەم قوتابخانە کە ئێستا تۆزێکی کە تەسویریەکەین هەر لێرە گەورە بووم بە خزمەتی بە گوندەکەی خۆمانەکەم ئەمە دڵخۆشم بۆمە. ینی تۆ لێرە قوتابی بوویت و ئێستا بە مامۆستایش جارێک کاتی تۆ بۆ هەمان خوێندنگە؟ بەڵێ من کاتی خۆی هەر لێرە خوێندومە بڵێن هەتاوەکو مەرحەلەی 8 و 9 بنەڕەتی دواتر چوونەتە خۆرماڵ تەواما کردووە ئێستاتومە تۆ لێرە خزمەت دەکەم ئەو پەڕی دڵخۆشم بەوە. مامۆستا ئێمە پندێکمان هەیە بەرنامەکار بۆ جوانکردنی بەرنامەکە مەتەڵ نییە پەندە حەزەکەم بزانم تۆ چ لێکدانەوەیکی بۆکەی ئەوژەڵێ بەهلولی بەغدایە ڕەزا بوو بەکایە کان نەدایە. وەڵی بڵێم چی بە شێوەیەکی تر بڵێم دەسەڵاتداری بەغدایە ڕازی بوو بەکایە کایان نەدایە. ئەکرێت دەسەڵاتدارێک بێ لەو کاتە لە ئەو پڕی شکستی و لاوازیە بوو بێ بنای بۆ کۆمەڵێک ڕێگا بردبێ من نازانم لێکدانەکەم ئەوە من چوارە بێ. باش من لای مامۆستاش ئەفو ببوورە دەست خۆش بە مامۆستا ببوورە مامۆستا ئەفو تخوا ببوورە. مامۆستا بابزانم تۆ تا چەند دڵخۆشی بە پیشەی مامۆستا؟ وەڵاهی مامۆستای من وەکو مامۆستای دەرزان لێمەوە لەبەرەوەی
بەشی نووسینی کتاب و ئەمجا بەڕێبردنی ناو ئیدارە ئەوشتان ینی تۆ لە مەکتب ئیداریاتەکەی بەڵێ بەشی ئیدارین بەڵێ وەڵای زۆر پیشەکەمان زۆر خۆشەوە زۆر ڕازیم لێی و لەخوای گەورە بەزیاوێ بەردەوام ئیشەی تۆ مامۆستا چییە ینی لە مەکتەبات چیەکەیت وەڵاهی ئیتر قوتابیان نەهات و قوتابیان تۆمارەکەین کتابی لە تەربیەمان نیە جوو وەڵامدانەوەی ئەوێ پێویستە بڵێن شادە یاوەکو ڕانەوە قوتابیانە کە بۆ نوەکان کە دەرئەچن بۆ پۆلیدە بۆیانەکەن بۆ قوتابخانەکانی کە داوامان لەکەن غیاباتی زۆر ڕۆژانە وەرەگیرە و ئەم شتانەیە بڵێ باشە مامۆستا ئێوە چەند پۆلتان هەیە سێ پۆلمان هەیە مامۆستاییان پۆلی 7 و 8 9مان هەیە ئیتر هەرو تقریبن لە شەشی خۆمانەوە کە پۆلی شەشەکان دەرەچن لە سەرەتایەکەەوە هەر یەک قوتابخانەیە بەڵام دوو داوامی تایە داوامی ئەو لایەن سەرەتایەکە مامۆستا شەوکەت مدیرەتی شەوکەتدار خەڵکی گوندەکەی خۆمانە مامۆستا سێوانی شارەتی پێدا وابزانم مدیرەکە ئێمەش لە سیروانەوە یەت مامۆستا ماکوانی ناوە ئەوش مدیری بنە 7 و 8 و 9کەیە ئیتر ژمارە قوتابیانیش دەبێت تقریبن 39 تا 40 قوتابیمان هەیە ئێوە چۆن نتوانن مەسەرەن جۆرێک لە هاندانتان هەبێ بۆ مناڵی گوند هەڵبەت هەمیشە مناڵێکی بە ئیلتیزامترە بە تەسەوەری من بەس چۆن ئێوە هانیانەدەن بەوەی کە عیبادەت بکەن کە ڕۆژوو بگرن بە تابەتی لە مانجی ڕەمەزانە چۆن هاوکاریانە بن چونکە ئەم ساڵ لە مانجی ڕەمەزانیشە مەکتەب هەیە باشە ئێوە چ هۆکارێک بەکارێنن بەوەی هۆکارێکی نەرم بێ بەوەی کە قوتابیەکان لانی کەم ڕێز لە ڕەمەزان بگرن ئەوەی کە دەتوانێت بە ڕۆژوو بگرن وڵایەکی لەوانەیە کە مامۆستایان تەطبیقێکە لە دەرسی ئاینمان هەیە تەمان دەرسی ئاینەکە مامۆستا بە چروپڕی باسی ئەوان بۆ ئەکات و هەفتانەیش ئێمە کۆبوونەوەی مامۆستایانەکەین لە قوتابخانە ئاڵا بەرزەکەینەوە مامۆستایان معنی بە باسێک لە باسی لە باسانە ئەەکەین بە تایبەتی ئەمانگە ڕەمەزانە کە مامۆستا باسی ئەو ڕۆژوگرتن و تەلبەکانمان کەمێک ینی لە حاڵەتی ئەوان کەوا بە ڕۆژوو بن تقریبان بۆ حەوت بەر گەورەی ئیتر ئەوانیش پیان ئەڵێن ئێمە پیان ڕاگەینی ترگەر ڕۆژوە گرنیانەگەنەوە ئەرزی خۆیانە شتە بە زۆر نییە دەستان خۆش بێ مامۆستا بە ئەم پەندە کوردیە لە جەنابیشت بپرسم بەهلولی بەغدایە ڕەزا بوو بەکایە کایان نەدایە بەهلولی بەغدایە ڕەزا بوو بەکایە کایان نەدایە وەڵی من تایسا شتم نەبیستۆ مامۆستا دای لێ نەکەم مامۆستاجان دەست خۆش بێ دادا فێمە سەلام عليك السلام ورحمة الله بخير بي يا أخوة سوپاست دەکەم ڕەمەزانیش ئینشەڵا لێ قبوڵ بێت يا أخوة لإيوش قبول بي ولا همو مسلمانان چەندێک دڵ خۆشە بە ڕەمەزان هەر زۆر زۆر هەستەکەی لە ڕەمەزانە سەحەتت خۆشترە ئیمانت بەهێزترە هەست بە چیەکەی لە ڕەمەزان زۆر زۆری سپاس بۆ ئەوخوا هەست بە خۆشیێکی زۆرەکەم دادا فێمە تۆ هەر لە خێڵی حەمایە لەدایک بووی إنه والله لا قوملار بووم لە گۆمەلار فەرقی نییە لە نزیکی ئێرێ باشە تۆ پێم بڵێ لە ڕابردووە قەدیم لێرە چی ئیشێکت کردووە وڵی پاچە کۆڵە و تەماتە چنین و ئیتر چوزانم بەس ئاژەڵشتمان نەبوو وەکو خۆمان باشە ئەو کاتە چ ئیشێک زۆر ناڕەحەت بوو زۆر ناخۆش بوو ئێساش کە بیری لەیەکەوە ئەڵێ زۆر ناخۆشە توتنکردن باشە نازانم یعنی لە ئاسیتی هەر شوێنێک کە باسی توتن ئێتە پێشەوە پێ ئەرکێکی زۆر زۆر قرس و زۆر ناڕەحەت بوو بێ ئێ باشە کەواتە ئێستا الحەمدولله کە نەماوە ئەرە بەخوا لەخوا بە زیابەکە نەماوە ئەی باشە چی ئیشێکی لادێ خۆش بوو ینی بە دڵی خودی خۆشەوە ئێوە ئەنجامتانەدا پێشتان خۆش بوو وڵی ئیشێکی مەگەر بڵێم سووکە ئەینا ئەرکی لادێ هەرگرانە باشە وەختی خۆی لە هەندێک لادێ دۆڵ هەبوو لەبەر دروستیانە کرد و شتیان تیا کوتا کۆمەڵە کچ کۆمەڵە گەورە کچ لەسەری دانیشتن و بە دەستێک ئایان کوتا تۆ ئەوە ئیشت کردووە وەڵی ئەی باشە منە ئەوە نەبووە نازانم باشە ئەی ساوەر کوتان و ئەوانەتان بینیوە بینیومە بەس نەم کوتاوە باشە ئەی باشە حیوانداری وشت خەر لە بن هیچ جۆرە حیوانداریەکن نەکردووە من خۆم مەگەل لە ماڵی باوکم لێرە لە ماڵی خۆمان نەوەڵە ئەگە خۆت لەبیرت بێ لە تەمەنی چەند ساڵیەوە ڕۆژوت گرتووە
والله سپاس بۆ ئەو خوا ئەقڵم پەیا کرد بێت یعنی ئیتر فامی ئەوەم بووە کە ئەو ڕۆژ و گوناحە ڕۆژم گرتو بازانم تۆ چۆن هانی مناڵەکانت دەدەی بەوەی کە بە ڕۆژوو بن و ڕوو لە خواکەن و عیبادەتی خوا بکەن والله سپاس بۆ خوا ئەگەر لە گوێم بکەن هەموو شتێکم پێوتون بەڵام حتمما نسبەتێک شەر بە گوێ دەکەن وایە سپاس بۆ خوا باشن لە خوا بە زیاو بێ بە ڕۆژون مناڵیشن بابزانم خواردن خۆت کەبان و یاخود کەبانودا الحەمدولله هەیە وەڵایی لە خوا بە زیاو خۆشم کەیوانم و کچەزایەکیشم هەیە مناڵەکان حەزەکەن پارچە و چیان بیتێ وەڵی ئیتر بە دڵی خۆیان حەزیان لە هەرچی بێت ئەوەیانەوێ لەبەرەوەی کە بە ڕۆژوشە بن ئەبێ ئەندازەیەک دڵیان ڕاگری باشە بابزانم حەوشە ماڵتان ماشەڵڵا خۆشە بابزانم سەلیقەی جەنابتە یاخودی هی خۆمە و هینی ئەو کچەیشمە ئەو کچەم دەوێ ئێوە لە کێوە ئەوها ئەو با بڵێن کۆنکرێتە بەکارێن بۆ دانیشتن و هەروەها ئێواران لەسەری دانیشتن و نانی لێ خۆن و شەوانە مەسەرەن لێرە ئامێنەوە لە کێوە بەکاری دێن ئێستا بەکاری دێنن بەڵێ ئەرەوەڵ ئەیسەژ ئێواران لەسەر ئەوە بەربانگەکەین و کاتەکانی ڕەمەزانت بە چی بەسەرەبەی ینی گوێ لە قورئانەگری چیەکەی والله ئەگەر خوا لێمان قبول کە ئەرەوەڵا قورئان و زکر و ئیتر ئیشی ماڵۆیش و حەجت کردویان نا نەوەڵا حەدم نییە خوا بۆم بکە بۆ هەموو مسلمانێکی باشە زۆر حەزەکەی بچی حەج ئەرەوەڵا عمرەشت نەکردووە نەوەڵا نەمکردو چۆنە ینی بۆت هەڵنەسوڕاوە بۆ نەگوت واللهی پیاوەکەم ڕۆی بەس بۆ من نەگونجە ئەرەوەڵا ئیتر خوا بیکاوە نسیب حەزی لێ یەکەم ئەگەر لە بەرنامەیە داینین ئینشاڵڵا ناوە لە بەرنامە خوا بیکا ئینشاڵڵا دەیخوای گەورە مەحفوظتان کات خوا بێەوەی یەخوا بەخێر بێ سەر ئەم چاوان بێ مامۆستا جەنابێت مامۆسای مزگەوتی جابانی کوردی لە گوندی خێڵی حەمە بۆچی ناوتان ناوە جابانی کوردی خۆ مزگەوتەکە تازەیە لە 16 2015 دروست کراوە وڵا جابانی کوردی تەبانێکێکە لە هاوڵە بەرزگانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم من بە خۆشەویستی جابانی کوردی و حەزم کرد ناوی بنێم بۆیە خەڵک بزانێت کە ئێمە سەحابەیەکمان هەیە چۆ خزمەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ناوی جابانی کوردیە ئەوە مەبینێ مامۆستا بەرەو مزگەوتان چۆنە ینی الحەمدولله خەڵکی تالب عیبادەت و ئەوانن لە گوندی خەڵی حەمە خوا بەزای خەڵکی ئێمە هەر لە دێر زەمان و ئەهلی مزگەوت و جمعە و جەماعەت و نیسا جەماعەتمان زۆر قەرەباڵەخە و لەخوا بەزای زۆر باشە مامۆستا ئەم گوندە مێژووکی کۆنی هەیە سەبارەت بە دینداری و مامۆسای ئاین و ئەوانە سەلفێک لە دینداری لێرە هەیە ئەو کەسایەتی دیارانەی کە لێرە بوون ئەو مامۆستا بە ڕێزانەی کە لێرە بوون ئەگەر ناوێم وەکو مەسەلەن لە یادەوەری تا هەبوو بێ یاخود خوێن بێتەوە لە شتێکە چێ بوون ئەو مامۆسانی کەوا من بینیمونەیەکی لەوانە کە جامی مامۆستا مەلا معرفە پیاوێکی زۆر بەڕێز و داعی و لە خواترس بووە ئەوە لە تاوان پێشەوانە دوای مامۆستا سینوردین هاتووە مامۆستا مۆلا موسات و کەیسا لە ژیانایە لە سلێمانیە دوای ئەوە ئیتر تەبان بارمان کرد لە دیێ خێڵ هەموو چۆن ئەم دیاتەنە بارێکی منش بارمان کرد دوایەوە کە لە نەوەکانە گەگەڕیانەوە مامۆستایەکمانەوە ناوی مامۆستا جعفەر بووە مامۆستا سەعید بووە مامۆستا عیزەت بووە ئەمانە مامۆستای ئێمە بوون تەبەن لەم بەینا چەند مامۆستایەکی تریش بووە وەڵام ئێستا من ناوەکانیان نازانم مامۆستا ئێستا جەنابەت مامۆستا ئێرەی بەڵێ ئێستا من مامۆستا ئێرام لە تقریبەن 13 ساڵە من لە خزمەتیم خەڵکام مامۆستایانەکەم ئیمام و پێشنێژیان بۆکەم مامۆستا مامۆستایەتی ئەرکێکی قورسە جگە لەوەی کە مەسەلەن بۆن منە لە ڕوانگەی ئیمامەت قورسە لە ڕوانگەی مەسەلەن لە ڕوانگەی دینی و لە ڕوانگەی شەرعیەوە هەروەها ژیانیش ئێستا سەختە مامۆستا تۆ ئەی چۆنەژی مەسەلەن بۆن منە ئایا تاعینی ئایا هاوکاری لە خەڵک وەرەگری ئەی چۆنەژی لێرە پرسیارەکە زۆر جوانجانی مامۆستا وەڵام من تەمان تاعینم لە ئەوقافم مەڵێ ئەمجا پارە لە کەس وەرە ناگرم من نەک پارەش وەرناگرم بگە ژنمارە بەڕین و کێشەی مەسەن تەڵاقمانە هەمووی شێر بەلاشەیە من تەنانەت لە دیەکانی تریژ وەکو تەپەکوڕە و گۆمەرە خەڵکی بەرا من ئەوە بۆ مارە بەڕین ژنیشتووە نەخرێن پارە لە کەس وەرناگرم مامۆستا تا چەند خەڵکی دەیەکە تۆ خەڵکی هەر خۆت خەڵکی خێڵی حەمەیت تا چەند
لە ئەمرونەی تویان تا چەند بە قسە دەکەن لەخوا بەزای گوێڕایال نەبوویان ئەوەی کە شەرع باسی بکات و من بۆیان باسکەم گوێڕایالەکەن ئینشاءڵڵا لەخوا بەزای خەڵکە باشن تا چەند لە گەنجەکان ڕازی مامۆستا گەنجەکان من زۆر باشن لەخوا بەزای زۆر باشن گەنجەکان لەخوا بەزای ئێوەش موفەقکە ئینشاءڵڵا الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين خۆشەویستان بەم شێوەیە لە گوندی خێڵی حەمە و لە مزگەوتی جابانی کوردی لە دوای نوێژی مەغریب و نزیک لە دوعاکانی شێوان لە بەرنامەی ئەمڕۆوە ماڵاوایتان لێکەین تاکو بە یەگەشتنەوەیکی دیکە هەمووتان بەخوای گەورە ئاسپێرین خواتان لەگەڵ سوپاس بۆ کۆمپانیای دۆلفینسی کە پشتیوان و سپۆنسەری بەرنامەکەمان بوو.